بۆ هەر کەسێکی ئاسایی کە بە ڕۆژوو دەبێتن پێویستە ئەو جەمە خۆراکانەی کە هەیەی بتوانیتن بە متەنەوەعی بە جۆرەها خۆراک ئەو خۆراکانەی کە پڕن لە بەتایبەتی پرۆتینەکان و ڤیتامینەکان سوودیان لێ وەربگرن بۆ پاشێوان پێویستە خواردن بخورێتن بەڵام پێش هەموو شتێک پێویستە خۆراکەکان خۆراکی چەور نەبن و زۆر نەبن بەو معنایە ئەگەرە تۆ پاشی و زۆر بخۆی دەتوانی بە ڕۆژی بی نەخێر. پاشێوان پێویستە زۆری خواردنەکانت دەستنیشان بکەیت بۆی بتانی لە ڕۆژ تووشی ئازاری گەدە و بێزاربوون نەبی و تووشی تێنوێتی نەبی. بۆ نمونە پاشێوان بە شێوەیەکی گشتی کە خەڵک ڕاهاتووە لە پاشێوان هێلکەی دەخوا یاخود ماس یاخود زۆر هەیە لە پاشێوان شێوی دەخواتن. بە شێوەیەکی تەندروستی پاشێوان خواردن ئەو خواردانەی کە وەکو شیو حازر دەکرێتن خۆتانی لە دوور بکەنەوە گرنگی بدەن بە خواردنی هێلکە بەڵێ خواردنی هێلکە خواردنێکی تەندروستە بێ کێشەیە بێگومان هێلکەش بە زەردێنەوە دەخورێتن دەتوانن لە ناو کەمێک ڕۆنیش سۆری بکەنەوە یاخود بە کوڵایی بە هەردووچیان کێشە نییە بەڵام ئەوەی پێویستە کە لەگەری دابێتن نان ینی نانی سپی پێویستە نانەکە ڕێژەی کەمبی و لەگەریدا پێویستە سەوزە لەگەری بخورێتن ئەوە بەنسبەت پاشیوان و هەروەها چەند شتێک تریشی لەگەر دەتوانن بخۆن مەسەرەن لە بۆ نمونە پاشیوان دەتوانن چەندن کە قەیسی تەڕ یاخود وشک لەگەری بخۆن و زۆر نەخواردنەوەی ئاو لە پاشێوان ئەوە شتێکی باشە لەبەرەوەی وابزانی کە شەوان لە پاشێوان چەند بەرداقێک ئاو بخۆیتەوە لە سەریەک وە بزانی بە تەواوەتی لە بۆ ڕۆژەکە بە کەلکت دێ نەخێر وانە پێویستە خۆت لە خواردنە سوورەکان دوور بکەیەوە چکە خواردنە سوورەکان وا دەکاتن کە تۆ بە درێژایی ڕۆژەکە تێنی دەبێتن بۆیە خواردنەکانت هەتا سووک بی ڕۆژوەکەت بە ئاسانی دەگری کێشت نابی.